سڵاو ئایا کەلتور و دابوونەریتی عەرەبی پێش ئیسلام چ کاریگەریی هەیە لەسەر دەق و ژیانی کۆمەڵگەی مسلمانی دوای هاتنی ئیسلام؟ ئایا ئەو دابوونەریتانە ڕەنگیان داوەتەوە لە ناو ژیانی مسلماناندا؟ بینەرمان. پەیوەندی نێوان دابوونەریتی دوورگەی عەرەبی لە سەرەتای سەرهەڵدانی ئاینی ئیسلام و کاریگەری خێڵ و گەلانی دەرەوەی جیهانی عەرەبی لە دواتر بوارێکە هەم بۆ تێگەیشتن لە ئیسلام و گەڵاڵەبوونی و هەم فەزایەک بووە بۆ سەرهەڵدانی گروپ و ڕێبازە جیاوازەکان. کارلێکی نێوان نەریتی عەرەبی کە خۆی لە بەها و ئەخلاقیات و ڕێسای ژیانی پڕ لە ململانێ و شەڕ و شۆڕدا دەبینێتەوە لەگەڵ ئاینی ئیسلام کە وەک سەرەتایەکی تازە و پەیامێکی ئاسمانی دێتە ئارا لە بەکارهێنانی زمان و ڕەوانبێژی و دەغدا تێکەڵ دەبێت. زمانی قورئان و زمانی عەرەبی، دابی ژیانی پێش ئیسلام و سنووری حەڵاڵ و حەرامی ئاینی، سیستمی خێڵەکی و دابەشبوونی کۆمەڵایەتی لەسەر بنەمای خوێن و ڕەگەز لەگەڵ ئیسلامێکی جیهانی و فرەنەتەوەدا. ئەمانە هەموویان لە پەیوەندێکی کارلێکی و هەندێک جاریش ناکۆکدا خۆیان بەیان دەکەن. ئیسلام وەک پەیامێک کە بانگەشەی ئەوە دەکات سنووری گەل و خێڵ و شوێن و کاتێکی دیاریکراو دەبڕێت لەگەڵ کاریگەری شوێن و عەقلیەتی کاتی سەرهەڵدان و بەردەوامبوونی خۆی لە نیمچە دوورگەی عەرەبی وای کردووە هەم دەرفەتێک بێت بۆ فرەگوتاری و گەڵاڵەکردنی هەندێک بەهای جیهانی و گشتی، هەم بۆ باڵادەستی شێوازێکی دیاریکراو لە ژیانی بەدەوی. هەر کۆمەڵگەیەک خاوەنی دابوو نەریتی خۆیەتی. دابوونەریت واتە کەلتوری ئەو کۆمەڵگەیە. بێگومان کۆمەڵگەی عەرەبیش پێش هاتنی ئیسلام خاوەنی دابوو نەریت و ڕۆشنبیری و کللتوری خۆی بووە. لەگەڵ هاتنی ئیسلامدا ئەم کەلەپورە ئەم کەلتور و دابوونەریتە خۆ یەکسەر نافەوتێ، بەڵکو تێکەڵ بەو ئایدیا و دینە دەبێت و بەو کۆمەڵگەیە دەبێت کە دینی تازە هەڵدەگرن. واتە دابوونەریتەکە نافەوتێ، بەڵکو بە شێوەیەک لە شێوەکان درێژ دەبێتەوە لە ناو کۆمەڵگەدا و وەک خۆی دەمێنێتەوە. دواتریش کاتێک فتوحات دێت و ئەم کۆمەڵگە عەرەبێت تێکەڵاو دەبێت بە کۆمەڵگەکانی تر، دیسان دابوونەریتی عەرەب دێتە ناو کۆمەڵگەکانی ترەوە بەهۆی دینەوە. وەک چۆن دابوونەریتی کۆمەڵگەکانی تریش کە فەتەحکراون دیسان کاریگەری دەبێت لەسەر نەریتی ئیسلامی و ئەو واقعی کە پێی دەوترێت کۆمەڵگەی ئیسلامی. کۆمەڵگەی عەرەبی پێش ئیسلام کۆمەڵگە بۆ ینی ژیان و ئابووری و سیاسەت و ئیجتیماع و ئەمانە هەمووی تێکەڵاو بۆ بێک، یعنی خاوەنی دابوونەریت و کەلتورێک بوون لە هەموو بارەکانەوە. دواتر کە دی ئیسلام هێت وەکو دەق لەنا ئەو کۆمەڵگەیە بڵاوە بێتەوە. بێگومان کە ئەو کەلتورە کاریگەری هەیە هەم لەسەر دەق هەم لەسەر ئەو کۆمەڵگەیە ئەمێنێتە خۆ ناڕوات. پێت وایە ئەمە چۆن تەفسیری بکەین؟ خۆی بێگومان طبعاً بەشەریەت هەموو قەوم و نەتەوەیەک خاوەنی کولتور و عرف و عادەت و تەقالیدی خۆیەتی کە دەستی پێکردووە لەناو مرۆڤایەتیەکە هەبووە. بەڵام کاتێک دینەکان هەر دینێک کە دێ و ئیسلام کاتێک هاتووە لێرەیە کولتورێکی تایبەت بە خۆی، ینی ئاینێکە دێت ئامانجەکە خۆی ئامانج دروستەکە مەبەست دروستەکە بۆ ئەوی کە ئەو کولتور و ئەو عرف و عادەتانی کە لە ئەو ناو ئەو گەلوونەتەوەیە هەیە، ئەوەن ئیسلام هاتووە بۆ کۆی بەشەریەت و سەرزەوی هاتووە، دێ لەو شوێنە ئەو شوێنی کە لەگەڵ مرۆڤایەتی لەگەڵ عەداڵەت و یەکسانیان نایەتەوە، زوڵمی تیا بەرامبەر بە ئینسانیەت خۆی نایهێڵێ یاخود تعدیلی ئەکا و چاشی ئەکاتەوە و ڕاستی ئەکاتەوە. بۆیە کاتێک ئیسلام دێ بۆ هاتووە عرف و عادەتەکان ڕاستکاتەوە، بۆ هاتووە زوڵم و ستەمەکان نەهێڵێ، بۆ هاتووە لەجێ ئەو عەداڵەت و دادگەریەکە دروستکات. مامەستا ئێمە ئەڵڵێین ینی کەسەری تاریخەکەین زۆر لەو عرف و عادەتانە لەگەڵ ئینسانی عەرەبیا هاتووتە ناو دینەوە. ئەنجا ئەگەر لێرە من ئەرزی جەنا بکەم، دوجار کاتێک ئیسلام دێت و کۆی پاکێژەکە دەگاتە سەرزەوی و کۆی قورئان دابەزێ و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حاڵەتی حیاتی خۆیان ممارەسەیەکات و دین تەواوی دین کامڵە بێت و دابەزێت، دوجار طبعاً هەموو کۆمەڵگەیەک بەپێی ئەو بی ئەو پەروەردەی کە خۆی هەیەی خاوەنی شوناسێکی خۆیەتی. ئەگەر پەروەردەیەکی هێمن و لەسەرخۆ و بەخشین و بەخشندە بێ،
بێگومان مرۆڤەکان لەسەر ئاستان کاتێک ئەو عورفە وەکو مەسەلەن عورفێکی ناو عەرەب مەسەلەن پەروەردەکە پەروەردەیەکی توندە پەروەردەیەکی مەسەلەن ستەمی تایە زوڵمی تایە خۆی عورفەکە حاڵەتێک دەرەچێت مەسەلەن ئینتیقامی تۆڵەشەنەوە حاڵەتێک دەرەچێت بخێنە ناو مفردات بەڵێ وەک لە تاریخە هاتۆ بۆ نمونە عەرەب دەستی دزیان بڕیوە بەڵێ کەیەتە ئیسلام هەمان عقوبەت دروستەکە بەڵێ. بۆ عەرەب خۆی بەس دوای ئەمە ئەبێتە شریعەت بۆ هەموو بەشریەت یعنی ئەبێ هەموو بەشریەت هەر دەست ببرێ هەتا هەتایە یعنی ئەزانی چۆن ئیسلام خۆی پێ پاکێجێکی کامەڵە بۆ بەشریەت بۆ مرۆڤایەتی هاتووە ئەم پاکێجە بۆ تاک بۆ خێزان بۆ کۆمەڵگە بەشی ئەخلاق بەشی هەموو جانەبەکانی تیاجە ئەرزی جەنا بکەم خۆی پاکێجەکە بۆ کۆی ژیانە بەشی سیاست بەشی ئەسکەری دەوڵەتداریەکە هەموو حاڵەتەکانی تیا مەوجودە ئیسلام نەهاتووە کۆی بابەتەکانی کۆمەڵگا ڕەفسکە هیچ دینێک نەهاتووە کۆمەڵگا ڕەفسکە عورف و عادەتەکانیان ڕەفسکە هاتوو ئەو بەشانە ڕەفزەکە کە زوڵمی تایە دوجار طبعا پەیامی پێغەمبەران پەیامی ئیسلام تازەترین ئەبدەیتێکی دینی خوایە خۆ نەهاتووە دینەکانی تریش ڕەفسکە هەموو ئەوانە وجودی هەیە مەسەلەن ئەوەی کە مامەسە بمبۆرە با من نمونە بێنمەوە لە جلو بەرگی ئینسانە جلو بەرگ شتێکە بەپێی کەش و هەوا بەپێی دابوونەریت بەپێی عورف و عادەت گۆڕانی بەسەر هەیە کەسێک لە قوتبی شیمالی ناتوانێت کەسێک جلێک ئەو جلە لە بەرگەکە لە جزیرەی عەرەب لە بەرەکرێ لە ناو جزیرەی عەرەبا پێش ئیسلامیش بۆ نمونە پیاو ئەم جلەی لە بەرا بوو ئافرەتیش ئەو جلەی لە بەرا بوو بەڵام دوای ئەمە ئەکرێتە دین یعنی مع العلم لە قورئانە شتێک نهاتوە بڵێ جلێک ئاوا لە تەنانەت حجابیش بەمەعنا حجابیش نەهاتوە بۆ معنای کە دوایی ئەکرێتە دین بەسەر خەڵکەوە خۆی وتمان جارێ ئیسلام نەهاتووە بابەتەکان ڕەفسکە ئەمە جانبێکی تر مەسەلەی حیجاب مەسەلەی پۆشاک ئەمە یەکێکە لە ئەو بابەتە ئایدیانی کە دینەکان هەمووی سابتیان کردووە لە سەوابتە تۆ لە دینی مەسیحی و لە دینی جوولەکە ئەوانەشە مەسەلەی خۆداپۆشینی ئافرەت وجودی هەیە لە ئیسلامیشە ئەمە کەواتە واجبێکی شەرعیە بەڵام دوام نەبیستۆ یعنی جۆر حیجابە هەبێت ناو هەوڵی هەر تۆ ئێستاش ممارەسە ئەکرێ بەڵام دوجار یەک جیاوازی لێک شتایە مەوسێبەرە جیاوازی لێک شتایە چۆن ممارەس چۆن لەگەڵ نەتیجەکەیە مەسەلەن ناو موسڵمانێکە ئەگەر کەسێک پیادەی ئەو بابەتی حیجابە ئەو ئافرەتێک ئەو حیجابە پیادە ناکە چۆن مامەڵەی لەگەڵەکرێ لە ناو مەسیحیەکانە ئەگەر پیادە ناکرێت چۆن مامەڵی لەگەڵەکرێ لە دەرەنجامەکەیە جیاوازیمان هەیە ئەکینا لە ئەسڵی پۆشاکەکە هەیە ئەمەی کە ئێستا هەیە مەسەلەن ئەم شێوازی حیجاب و عەبا و یاخود شێوازەکان ئەمایان دەچێتە بابی مۆدیلەکانەوە مەسەلەن تۆ حیجاب بریتە لە داپۆشەرەکرێ بۆ موسڵمانێکی غەربی پانتۆڵێک و تیشێتێک و مەسەن کاتێ سەرپۆشەکە هەر حیجابە بۆ مەسەلەن میلەتی کورتۆ پۆشاشێکی کوردی ئافرەت کراسێکی کوردی و دوجار لەشکێک لەسەری هەر هەمان حیجابەکەیە جیاوازێکی نییە بەس مامەسە بمبۆرە بۆ نمونە ئێستا لە بەعزێ شوێن لە مەغریب یا لە جزیرەی عەرەب سەرڕوتکردن بۆ پیاویش عیبێ ئەگەر حرام نەبێ لە خەواریمی مرۆئێ یعنی ئەگەر پیاوێک سەری ڕوت بێ وەکو کەسێکی سووک سەیرەکرێت لە مەغریبی وابزانم لە مەغریبی شێ بەعکسەوە بەڵام لە کوردستان شتێک نییە یاڕیش ئەوانە بەشێکی بابەتەکان ئەگەر هاتوو ئەو کولتور و عورف و عادەتە لە دەقێکی مەسەلەن دینیەوە سەرچاوی نەگرتە بوو عورف و عادەتەکان لە کۆمەڵگەیەک و بۆ کۆمەڵگەیەک لە شوێنێک بۆ شوێنێکی تر ئەگۆڕێ مامۆستای بەڕێز تەنانەت خودی دین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەهاتووە تەفسیر و ڕاوەیەکی ثابت نووسراومان بۆ بەجێ بڵێ لەسەر قورئان بۆ ئەوەی ئێستا عەرزەکەم بۆچی نەهاتوو ئەمەی نەکردو بۆ ئەوەی کە هەموو سەردەمەکان ئەو تێڕوانین و ئایدیای لە دەقەکەەوە دروستکەن کە بۆ کاتێک چونکە ئێستا گەر باسی عورف و تۆ ئەو شوێنت کرد لەبەر ئەوە دەگۆڕێ عورف و عادەت مامۆستاگیانی ئەو کولتورە کاتێک دروستە بێت لە سەرچاوەیەکی دینیەوە مەسەلەن وەرئەگیرێ کاتێک پیرۆزی بەخۆیەوە دەبینێ دەچێتە بابی ثەوابت تۆ ناتوانانی بابەتەکە بگۆڕی ئەگینا عورف و عادەتەکان دەتوانی بگۆڕی بەڵام حیجاب ناتوانانی بگۆڕی چێتە بابی ثەوابتەوە تۆ ناتوانانی ئەوە بگۆڕی بەڵام چۆن مامەڵەی خەڵکێکی تر لە عورف و عادەتە دەگۆڕێ ئاساییە مامۆستاگیان بەڕێزت فەرمووت پێغەمبەر قورئانی تەفسیر نەکردو حەدیث چییە؟ حدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم مامۆستاگیان دوای ئەوە کە کۆکراوەتەوە حدیثی پێغەمبەر دەکرێت بە چەند بەشێکەوە ئەنی تۆ هەموو عولەما هەریەکە بۆ وەرگرتنی پێوەری خۆیان بۆ ئەم حەدیثە ضەعیفە یان صحیحە ئەم حەدیثە حەسەنە هەر بابەتێک لەمانە بێ بەڵام دوجار ئێمە پێوەرێکی ترمان هەیە بۆی کە
حادیثەکە ببێتەوە بە قسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێوەرێکمانەیە کە قورئانە لەبەر کاتێک لەگەڵ پێوەرە قورئانیەکە گونجێتەوە ئەو فەرمودەی پێغەمبەر و بەشێکە لە دینەکە کەواتە لەکوێشە نەهاتەوە لەگەڵی چونکە بێگومان حەدیثیش مامۆستاگیان ئەو بەشەی تێکەڵ بووە بەشێک لە مەسلحەت و بەرژەوەندی ئینسانەکانی تێکەڵ بووە لە حديثكمان لولا أن قومك حديث عهد بالجاهلية لأمرت بهدم الكعبة وبنيتها على ما بنى عليه إبراهيم كواتا عرف تحكمي كردو تناند ببيغمبرش والله مراعاة كراو أو حالة الدرستك تفسيرك بأندازي ممارسك بأندازي أو واقعية وروجيه كواتا الدين دوري تشيك ببي عرفي أو سرده معناش كان بقورت مثلا أساقر أمريكا عبودية حرام نكرتها أسال الإسلام ما بو يعني نا زين شلون الإسلام ده نامنه نابي بمنه الإسلام ما مثلا سلطان عبد الحميد شورصت كنيسة شيء بك سلطان مسلمان ما وصيان بابت لتيروانيني مروف كان بو دين شيء وشون بو تا استا بابتك شتيك اللي لما هو هزار سياسات صار لكم المسلمان أنا هرمابو بلام دوجار استنية استنابي بس حرام بله جار زكما ما وصلت أو كاتا إما أو تيروانينا تو كوت ما قسەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو ڕافە نووسراوی بۆ ئێمە بەجێنێش کەواتە بۆ سەردەمەکانی بەجێهێش کاتێک ئەو تێڕوانینە ئێساوی کە تۆ باسی ئەو ڕابردوو ئەەکەی ئەوە مێژوویەکە ئەوە فراسێکە مامۆستاگیان ئەو تێڕوانینی کە تۆ لەو دقەیە ئیستنباطی ئەەکەیت و دەری ئەەکەی ئەمە دوو بەشە کاتێک تۆ مثلەن سەوابتی پێدەی کاتێک تۆ پیرۆزی پێدەی چونکە تەفسیر و ڕافەکەت کاتێک پیرۆزی پێدەی تێگەیشتن بۆ دەقەکە ئەو تەفسیر و ڕاوەی بۆ ئەکرێ بەپێی سەردەم و زەمان و مەکانەکان هەموو تەنانەت تۆ فتوای زانە پێشوە بەڕێزەکانیشمان هەروە بووە ئیمامی شافعی لە عراق فتوایەکی داوە لە مصر چۆ فتوایەکی تی دەدا بەپێی زەمان و مەکانە مەوەستا هەموو ئەو بابەتە هەستەرەکی و گرنگانە ئەو بابەتانە نەبێت کە بەشێکی بابەتی ثەوابتن هەموو بابەتەکان مەجای گۆڕانکاریتیایە ئەو بابەتی کە تۆ باسیەکەی مەسەلەی سەوابت نییە ئەوە یەکێکە لە چۆنێتی معاملات و مامەڵەکردنە لەگەڵ ئەو واقعانی کە تۆ دێتە پێش. مامۆستا با لە زمانەوە دەست پێ بکەم طبعا زمانی عەرەبی پێش ئیسلام زمانێکی دەوڵەمەند بووە عەرەب بە شیعر و بە ئەدەب ناسراوە پێت وایە ئەمە ڕەنگی ئەداتەوە لەناو دەقەکانی قورئان توانیویەتی ئەو پاشخانە مەعریفە زمانەوانیەی کە لە نووس و دورگەی عەرەبیدا هەبووە پشتی پێ ببەستێ بۆ ئەوەی ببێتە چەترێک لە یەخستنی زمانێکی ستاندارد بۆ جیهانی عەرەبی بە تایبەتی لە بواری نووسیندا و بە تایبەتی تر لە گەیاندنی پەیامەکەدا من خاڵێکەیە دەمەوێت تەکیدی لەسەرکەمەوە کە بیرروبۆچوونی تەواوی زمانەوانەکانە لە پەیوەندی نێوان زمان و ئایندا یا زمان و کەلتوردا هەمویان لەسەر ئەوە کۆکن کە هیچ بیر و باوەڕێکی ئاینی کاتێک بە زمانێکی دیاریکراو دەگەیەنرێ بۆ نەتەوەیەکی دیکە داماڵڕاو نییە لە کەلتور و فەرهەنگی ئەو نەتەوە بۆ نەتەوەکانی دەوروبەری کەواتەکەلتوری عەرەبی دەمەوێت لێرەدا بڵێم ئاینی ئیسلام کاتێک دێتە نێو کوردستانەوە کاتێک دەچێتە نێو فارسەوە کاتێک تێکەڵی تورکەکانی ئاسیای ناوەڕاست دەبێ یا ئەو دەوروبەرە دەبێت کاتێک دەچێتە نێو باکووری ئەفریقا و ئەو پانتاییەی شوێنی نیشتەجێبوونی بەڕبەر و ئەمازیغەکان ڕاستەوخۆ پرۆسەی گواستنەوەی کەلتوری عەرەبیە بۆ ئەو هەموو نەتەوە ناعەرەبانە لە ڕێگەی ئاینی ئیسلامەوە کە زمانەکە ئامڕازی گەیاندن دەمەویست بڵێم ئەم خاڵە گرنگە تەئکید لەسەر ئەوە کراوەتەوە کە هیچ ئاینێک کە بە زمانێک وەکو پەیامێک دەگەیەنرێ خاڵی نییە لە گەیاندنی کەلتوری زمانەکە لەبەر ئەوە دیراسەکردنی ئاینی ئیسلام بە زمانی عەرەبی ئەگەر کوردێک دراسی بکە وەکو وایە ڕاستەوخۆ کەلتوری عەرەبی بۆ گواسرا بێتەوە چونکە ئەدەبیاتەکە پەیامەکە یا بە شێوەیەکی گشتی سیاسەتی دەوڵەتداریەتەکەی جیهانی ئەو کاتەی ئیسلامی یا تاریخی ئیسلامی بە جۆرێک بووە کە ڕاستەوخۆ پرۆسەی گواستنەوەی کەلتوری عەرەبی بێ کە بوعدە ناسیۆنالیستی عەرەبیەکە تێدا ڕەنگی مامۆستا با من پرسیارێک لە زمان دەرەچم هێمە سەر کەلتوری عەشایری
زۆر جار ئەوترێ کە ئیسلام عاشار و خێڵگەرایی لە ناوبرد بەڵام سیر ئەەکەین هەر بەو عقلێتە لەبەر یاخود لەبەر ئەو عقلێت و دابوونەریتە زاڵەی ناو عەرەب سیرەکەین حەدیثمان هەیە کە ئەبێ ئەئیمەة من قوڕیش ئەبێ ئیمام ئەمیر چی ناو ئەنەی ناوبنێ ئەبێ لە قوڕیش بێ لە ناو عەرەبیشا بالذات لە قوڕیش بێت بە پێچەوانەوە وەکو نەریتی هەموو ئاینێک هەموو ئایدۆلۆژیایەک بەو جۆرەیە بە تایبەتی ئاین هەتا وەکو بەهێزتر بێ بە شێوەیەکی ڕاستەوانە مەسائلی چینایەتی و خێڵایەتی تێدا بەهێز دەبێ و ئاراسی یەک دەچن یەکێ لە تایبەتمەندیەکانی ئاین دروستبوونی ژینگەیەکی چینایەتی بەهێزکردنی چینایەتیە بە پێی هەموو چینایەتی وەکو بۆ نمونە ئەرستۆقراتیەتی قوڕیش وەختێکە باڕادەست دەبێت بە پێچەوانەوە ئێمە لە نمشەی دوورگە عەرەبیدا فرەییەکی ئاینی دەبینین فرەییەکی خێڵایەتی دەبینین بە تایبەتی هۆزەکانی بەنو تەمیم بەنو ئەسەد بەنو غەتفان هەمویان ئەمانە لە نیمچە دوورگەی عەرەبیدا بە جۆرە لە جۆرەکان تایبەتمەندیان هەبووە وە جیاوازیەک لە نیمچە دوورگەی عەرەبیدا هەبوو وە قبولکردنی جیاوازیش هەبووە بە تایبەتی لە بواری فرائینیدا نیمچە دوورگەی عەرەبی پێش هاتنی ئیسلام فرائینی تێدا بووە تا ئەو کاتەی حەجەت الوداع دەکرێت جگە لە ئاینی ئیسلامیەکە ئاینی دیکە نییە جگە لە باڵادەستی قوڕیش هۆزی قوڕیش لەسەر بنەمایەکی خێڵایەتی بنیادی خۆی ناوە هیچ خێڵێکی دیکە باڵادەستی بەڕێزت پێت وایە ئەوە ئیسلامەوە قوڕیش گەورە ئەکا بەسەر عەرەب بە پێچەوانەوە ئەوە تایبەتمەندی هەموو ئاینەکە بمبورە ئەمە بەسم ئەو دینە ئیسلام پەیامەکەی قوڕیش گەورەکە یا قوڕیش هەر لە سەردەمی پێشووتریشە بەهۆی کەعبە و حەج و ئەوانەوە هەر مرکز بوون بۆ گەیشتنی کولتوری قوڕیش ڕەنگە لە ڕەهەندێکی ئابوووریەوە باڵادەست بوو بێ بەڵام وەکو ئەندێشە وەکو بەس وەکو دینی شەر باڵادەست بوو چونکە کەعبەی هەموو عەرەب بوو ئەوێ ڕاستە بە فۆرمێکی دیاریکرا و جۆرێک لە ئاینداری هەبووە و قوڕیش تێدا خۆی بینیوەتەوە بەڵام لە هەمان کادا بوونی ئاینەکانی دیکە هەبووە بە تایبەتی ئاینە ئاسمانیەکان وجودێکی تەواو ڕاستەقینەیان هەبووە و پانتاییەکی گەورەی کولتوری نیمچە دوورگەی عەرەبیشیان داگیر کردووە پشتبەستنی ئاینی ئیسلام بەو پاشخانە کەلتوریە ئێژگار شوێنی دیهاتوە بە تایبەتی بۆ ئاینەکان کاتم کەم هەیە مەسەر مەسەلەی کەلتوری جلو و بەرگ و خواردن و ئەوانە مەسەڵەن ژنی عەرەب پێش ئیسلام هەر سەر پۆش بەسەر و جلی لەبەر بوو ینی بڵێ دوای ئیسلامی شەر هەمان مەسەلەی جلوبەر کەنیزەک جلی لەبەر نەبوو لە سەردەمی ئیسلامی شەهر بە پێی تێگەیشتنی ئێمە بە پێی خوێندنەوەمان بۆ مێژوەی سەدەکانی ناوەڕاست کە نیمچە دوورگەی عەرەبیدا پێتا تێپەڕیوە مەسائلی جلوبەرگ و کەلتوری پۆشین و چەشنەکانی بواری جلوبەرگ و بە تایبەتی بۆ ئافرەتان شتانێکە دوورتان نزیک پەیوەندی بە پەیامی ئیسلامەوە نییە و سەر لەبەری ئەمانە پەیوەندیدارن بەو پرۆسە خێڵەکیەی کە خەباتە چینایەکێکە پێیدا تێپەڕیوە خەباتی چینایەتی چۆن مەسەن کەنیزەک جلی لەبەر نەبووە و ئازاد بەڵێ ئەوانە شتێکی دیاریکراون و سەر لەبەری مستەشریقەکان تەکیدیان لەسەرەوە دەکردەوە و تەواوی کتێبەکانی تاریخی ئیسلامی ئەو قۆناغا کە لە سەردەمی دەسەڵاتدارەتی عەباسیدا ئێمە پاشخانێکی گەورەی بواری نووسینمان هەیە و بواری نووسینەوەی مێژوومان هەیە هەموو ئەوانە تەکید لەسەرەوە دەکەنەوە کە گۆڕینی شێوازی جلوبەرگ پەیوەندیدارە بە نەزمە خێڵایەتیەکەوە ینی چینە باڵا دەستەکان ئەم حجابە کە ئەبرێ ئافرەت سەری داپۆشێ و خۆی داپۆشێ و عیلاقەی بەسەر چینایەتیەوە چییە؟ بەڵێ بە تەکید ئەوانە لەو سەردەمەدا ئێمە دەزانین جیاوازیەکی ئێجگار گەورەی کۆمەڵایەتی هەبووە و چینە باڵا دەستەکان لە نێو چینە باڵا دەستەکاندا بە تایبەتی ئێمە گەر تەماشای سەردەمی ئومەویەکان بکەین کە ئەو حاڵەتەی ئێجگار تێدا تۆڵ بووەتەوە یاخود دواتر عەباسیەکان زۆرە لە نمایانی نەریتی جیاواز هەبووە کە لە بنەماڵە باڵا دەستەکاندا هەبووە ئەوە هەر سروشتی هەموو کۆمەڵگەیەکی فیوداڵیە و فەلسەفەی هەموو کۆمەڵگەیەکی فیوداڵیە مەبەستم جۆری بەرگەکە نییە ئەوێ دەم ئێمە دەزانین لە ئاکامی فتوحەکاندا فرەییەکی ئیتنی لە نێو شارە گەورەکانی دەسەڵاتدارەتی ئیسلامیدا ڕوودەدا بە تایبەتی لە بەغداددا یا لە دیمەشقدا ئەم فرەیە لە ئاکامی فتوحاتەکاندا هاتووەتە پێشەوە نەتەوەکانی دیکە پێچراون لە کۆبوونەوەیەکی گشتی لە نێو ئەم شارە گەورانەی هەیە بۆ نمونە کەلتوری ئەوان گوازراوەتەوە و کەلتوری بندستانەی ئەوان
خۆی نمایان کردووە لە نێو ئەم شارە گەورانەی جیهانی ئیسلامیدا بە تایبەتی بەغداد وەکو سنتەرێک و پێشتر دیمەشق وەکو سنتەرێک ئێمە دەزانین ئەمە بگەڕێمەوە پێش ئیسلام یانی بڵێ ئەمە ئەو کاریگەری ئەو کەلتور و دابوونەریتەی عەرەب چونکە زۆر جار ئەوترێ ئیسلام شۆڕشێک بوو بەسەر جاهیلیەتە ئێمە وا تێگەیشتون کە ئەوانەی پێش ئیسلام هەمووی ڕەت کراوەوە هیچی نەماوە عەرەب هەر هیچی نەبەر وەحشی بووە ئێمە پێمان بڵێ ئێمە پێمان وایە ئەگەر لە پانتاییەکی جاهیلیدا و جاهیلی و جەهلدا ئیسلام بەهاتایە نەیدەتوانی بەو بەهێزیە خۆی ڕابگرێ ئیسلام وەختێ دێ پاشخانێکی گەورەی مەعریفی کەلتوری ئاینی فرەیی لە نیمچە دوورگەیی عەرەبیدا هەیە دەبێتە شادەماری ئەو شۆڕشەی کە نێو دەبرێ بۆ گۆڕانکاری هەموو ئەوانە ئامادەگیان دواتر لە پاش ئیسلامدا هەیە ئیبن خەلدون زۆر بە جوانی باسی ئەم خاڵی قەڵەم بازە گەورەوەی کەلتوری عەرەبی دەکا بەرەو پێشکەوتن بۆ ئێمە دەزانین ئێمە بەهۆی ئیسلامەوە چونکە تەماشا دەکەی تەواوی ئاسیای ناوەڕاست ئامادەگی نەبووە لە نیمچە دوورگەی عەرەبیدا و بە شێوەیەکی تر هەموو ئەو میرنشینانەی پێش ئیسلام غەساسینەیە مەنازیرەیە هەموو ئەوانە سەبەء تەدمورە هەموو ئەوانە کۆمەڵێ میرنشینی کاریگەر بوون بە کەلتوری ئیمپراتۆریەتی بیزانتی یاخود ساسانیەکان لە سەردەمی ئیسلامیدا ئەم گواستنەوەیە پێشەوانە دەبێتەوە کاریگەری هۆزەکانی بادیە یاخود نیشتە جێبووەکانی نیمچە دوورگەی عەرەبی ڕێک بە پێشاوانەوە دەگوێزرێتەوە بۆ جیهانی دەرەوەی و نیمچە دوورگەی عەرەبی دەبێتە سنتەر دەبێتە سنتەرێک بۆ هەژمونی خێڵایەتی دەبێتە سنتەرێک بۆ هەژمونی کەلتوری نیمچە دوورگەی عەرەبی یعنی خێڵ تاکو ئێستاش بە کەلتوری ئیسلام و هاتۆ هەر لە عێراقی خۆمانە لێرە تۆزێک دانیشتۆ هەر لە ناو نەجەفا مەسەرەن هەدێکی شوێنی مەسەلەی خێڵایەتی نەتواوەتەوە مەسەلەی خێڵایەتی بگرە تایبەتمەندی ئاین لەوەدایە کە دەتوانین بڵێن کەشێکی بەهاریە بۆ سەوزبوونی دابوونەریتی خێڵایەتی یا بۆ هەژبوونی خێڵایەتی بەڵام هەموو ئەم خێڵانە لە نێو فۆرمێکی دیاریکراوی دەسەڵاتدارێتیدا یەک خراون بە یەک کراون خێڵەکان وەکو فیدراسیۆنێکی خێڵەکی لە بزانم جێشی ئیسلامی شەر بەپێی خێڵتەوە هەر هاندانێکە بۆ لە فتوحاتەکاندا هەر خێڵێک بە ناونیشان و تایبەتمەندی خۆیەوە ئامادەگی هەبووە هەر خێڵێک لەژێر ئاڵا و دروشم و ڕابەرایەتیەکی دیاریکراوی خۆیدا هەبووە تەنانەت نەک خێڵایەتی لە نێو دەسەڵاتدارەتە ئیسلامیەکەدا هەبووە فیرەقە ئیسلامیەکانیش کە لە کۆتایی ڕاشیدینەکانە دروست دەبن سەر لەبەری ئەو فیرەقە ئیسلامیانەی کە دروست دەبن لە خەواریج و لەو جوڵانەوە شعوبیانێکە هەیە هەر نەک بە ناوی خێڵەکانەوە هەبووە بەڵکو بە ناوی شخصەکانیشەوە دروست بووە تەواوی جوڵانەوە خەواریجەکان بۆ نمونە ئەگەر تەماشا بکەین هەبازیەیە ساڵحیەیە جوڵانەوەی بەنووی شەیبانە جوڵانەوەی ڕاشیدی خەریتی کوڕی ڕاشیدە هەموو جوڵانەوەکە کە ڕنگڕێژێکی ئاینی کراوە بە ناوی شخصەوەیە مەسەڵەن ئەبازیە شخصێکی دیاریکراوە بەڵام بۆ بە ئایدۆلۆژیایەکی ئاینی دیاریکرا و تەواوی باکووری ئەفریقای گرتووەتەوە یعنی تایبەتمەندی خێڵ تایبەتمەندی شخص بە پاڵاوانکردنی کەسەکان و پیرۆزکردنی هەژمونی خێڵێک بەسەر خێڵێکی تردا ئەمە تایبەتمەندی ئەو فەرهەنگ و فەلسەفە ئیسلامیە بووە کە هاتووە هەموو دیاردەیەک بە ئاینی و سیاسی و کۆمەڵایەتی کاتێ دێت تەناو واقعی ژیان کارلێک لەگەڵ توخمە پێکێنەرەکانی واقعەکەدا دەکات و هەردووکیان ڕنگدانەوەیان لەسەر یەکتر دەبێت هەر بۆیە بەرەو پێشچوونی ئیسلام بەندە بە ئاراستەکردنی واقع و دروستکردنی بەهاگشتیەکان